ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی دابن. ئەو ڕۆکە باس لە ڕۆژەوێکی زۆر زۆر گرنگ دەکەین کە گرنگی لەسەر کوردستان بەگشتی و بە تایبەتی لەسەر کوردستانی تورکیا و کوردستانی سووریاوە لە ڕادە بە دەرهەیە. ئەویش ئەو دیدارەی کە چەندین مانگە قسەی لەسەر دەکەین لە نێوان ئۆجەلان و دەم پارتی و یانیش بە ناڕاستە خۆ بڵین لە نێوان ئۆجەلان و بزوتنەوەی کوردی، بەڵام لە ڕێگای دەم پارتی ئەو ڕۆکە ئەنجامدرا. خۆی لە خۆیدا پێویست بوو پێشتریش ئەمە ئەنجام درا بواە، بەڵام دوای ئەوەی کە ڕووداوەکانی سووریا هاتنە ئاراوە، ڕژێمی ئەسەد بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو دەسەڵاتی بەجێهێشت و لە ژێر فەرماندەی هەیەت تەحریر الشام ئەتوانین بڵێن سووریایەکی نوێ هاتە ئاراوە و لەو بینەدا لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و هێزەکانی کە پێیان دەگوترێت سوپای نیشتیمانی سووریا SMO شەڕێکی قڕس هاتە ئاراوە. ئەو شەڕە تاوەکو ئێستاش جێبەجێ بەردەوامە، بەڵام وا دیارە ئیتر شتەکان لە پیلانی ئەوە گواستراونەتەوە بۆ پیلانی B و C. با سەرەتا لە دیدارەکە دەست پێ بکەین. ئیتر لە ڕۆژانی لە 2 ڕۆژی ڕابردوودا وەزارەتی دادی تورکیا بڕیاری خۆی ئاشکرا کرد کە بڕیار دراوە دیدارێک لە نێوان ئیمرالی و لە نێوان ئۆجەلان و سەرانی دەم پارتیدا ئەنجام بدرێ، ئەگەر هاتوو کێشەی کەش و هەوا لە ئارادا نەبوون. ئەو ڕۆکە وا دیارە ئەو دیدارە ئەنجام درا و هەموو لایەنەکان ئەوەیان یەکلایی کردیتەوە، هەم لایەنە کوردیەکان هەم لایەنی تورکیا کە هەیەتێک کە لە نێوانیاندا پەروین بڵدان و سری سوریا ئۆندەردا جێگا دەگرن سەردانی ئیمرالیان کرد. ئەمڕۆکە هەتاوەکو ئێستا نەگەڕاونەتەوە لە کاتژمێرەکانی ڕابردوودا بێگومان ئەوان دەگەڕێنەوە ئایا کۆبوونەوەی چاپەمەنی ئەنجام دەدەن و زانیاریەکان ئاشکرا دەکەن یان نا، ئەمیان جارێ نازانین و ئەمەشیان بەڕاستی ئەتوانین بڵێن ئەو ڕووداوە ئێستاکە لە قەندیل ڕووداوێکی هەری بە سترێسە، یعنی هەری بە قەلەقە، چونکە لێرەدا بمانەوێ و نەمانەوێ ئۆجەلان پرۆژە یاسایەکی نوێ پێشکەش دەکا، پرۆژەیەکی نوێ پێشکەش دەکا. لەناو ئەو پرۆژەدا هەندێک بڕیاری قورس هەنا، لێرەدا قەندیل جێبەجێیان دەکا، پابندیان دەبێ و یانیش پابندیان نابێ. ئەمەیان بابەتێکی زۆر 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 گرنگە لە هەمان کاتدا، هەروەکو باسم کرد جێگای قەلەقیە کە ئەوان چۆن وەڵامی ئەو پرسیارانە دەدەنەوە. با سەرەتا دەست پێ بکەین لەوەوە پیلانی A و B و C دەوڵەتی تورکیا چین. بێگومان بەر لەوەی باس لەو پیلانانە بکەین دەکرێت ئەمە بە کورتی بەبیر بێنینەوە کە لە چەند مانگی ڕابردوودا دەوڵەت باخچەلی بە ئیتر بە ئاماژەکردن بەوەی کە لە دەرەوەی سنوورەکانی تورکیادا و یانیش لە نزیک سنوورەکانی تورکیادا ڕووداوگەلێک دێنە ئاراوە. مەبەستی ئەو ڕووداوگەلانەیە کە لە دوای 7 ئۆکتۆبەر ینی لە دوای شەڕی غەزەوە هەتاوەکو ئێستا بەردەوام دەکەن، ئەمانە زوویان درێن لە نزیکی سنوورەکانی دەوڵەتی تورکیا دەدەن. خۆی لە خۆیدا دەوڵەتی تورکیا لە ماوەی 7 ئۆکتۆبەرەوە تاوەکو ئێستا ئەگەر مرۆڤ بە وردی گوێ لە عاقڵمەندەکانیان بکە، باس لەوە دەکەن کە دەبێ بە هەر شێوەیەک بێ ئەوان سنووری خۆیان بپارێزن. بۆەوەی ئەو سنووری خۆیان بپارێزن بێگومان دەبێ سنووری تورکیای گەورە بپارێزن کە لە مێشکی ئەواندا میساقی میلیە، واتە لە حەلەب و ڕەقاوە دەست پێ دەکا هەتاوەکو دەگاتە مووسڵ و کەرکوک. مەبەستیان لێرەدا ئەمەیە ئایا دەوڵەتی تورکیا بەخۆی بچێتە ناو ئەوە نەخێر، مەبەستیان ئەوە نییە کە ڕاستەخۆ دەوڵەتی تورکیا بچێتە ئەو سنوورە، بەڵام لەو سنوورانەدا هەر هیچ نەبێت لایەنگەلێک هەبن کە کەم تا زۆر نوێنەرایەتی دەوڵەتی تورکیا بکەن و یانیش پەیوەندیەکی باشیان لەگەڵ دەوڵەتی تورکیادا هەبێ. ئیتر ئەمە بوو، بەڵام لەگەڵ ئەوەی کە تەماشامان کرد ڕووداوەکانی سووریا هاتنە ئاراوە، ئەم دیدارە وا پێ دەچێ دواخرا لایەنەکان چاوەڕێی ئەوەیان کرد کە بزانن لە سووریا چی ڕوەدا. هەر لە بۆ هەندێک لە سووریا بەپەلا ئەتوانین بڵێن دەوڵەتی تورکیا پیلانێکی وای دانا، هەروەکو لە
تڕەفعەت و شابەدا و لە مینبیجدا بینیمان چۆن پاشەکشیان بە هێزەکانی سووریای دیموکراتی کرد ئەوان بتوانن لە ناوچەی کوبانێشەوە پاشەکشیان پێ بکەن لە بۆ هەندێ دوای مینبیج لە دەوروبەری کوبانێ تەماشامان کرد ئیتر جم و جۆڵێکی سەربازی زۆر گەورە هاتنە ئاراوە کە دەوڵەتی تورکیا هەم بەخۆی و هەم لە ڕێگای SMO واتە ئەو سوپایەی پاشماوەکانی داعش کە ناویان لێناوە سوپای نیشتیمانی سووریا ویانیش سوپای ئازادی پێشوو لە ڕێگەی ئەمانەوە ئیتر هێرشی ڕاستەوخۆ بکەن هێزەکانی سووریای دیموکراتیک حتا ئەگەر بۆیان بکرێ لە تەواوی سووریادا ئیتر بنبڕ بکەن پاشەکشەیەکی زۆر گەوریان پێ بکەن بەڵام بینیمان ئەمریکیەکان لە بەتایبەتیش لە ناوچەی کوبانێدا ئیتر هێزی خۆیان نیشاندا ئەو هێزە هەتاوەکو ئەو ڕۆژ لە ئارادایە وا دیارە سنوورێکیان لە بۆ دەوڵەتی تورکیا دەست نیشان کرد کە ناتوانانی لەو سنوورەدا بپەڕێەوە ئەمەیان بینراوە بەمەشەوە تەماشامان کرد پیلانی ئەی واتە لە ڕێگای سەربازی و ڕاستەوخۆ لە ڕێگای تورکیاوە تەفروتوناکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمەیان سەرکەوتو نەبوو ئێستا کە لە پیلانی بیدانە پیلانی بیچیە هەروەکو بینیمان لەگەڵ سەردانی دووەمی وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیدان بۆ دیمەشق و لە دوای ئەمەدا ئەو بڕیارەی کە لە دیمەشق هاتە ئاراوە واتە یەکگرتنی هەموو هێزەکان هەموو هێزە سەربازیەکانی ویان هێزە چەکداریەکانی جیهادیەکان لەژێر سێبەری ویانش لەژێر سەیوانی وەزارەتی بەرگری سووریای نوێدا ئیتر ئەمە هاتە ئاراوە خۆی لە خۆیدا ئەمە پەیامێکی دەوڵەتی تورکیایە کە هێزەکانتان یەک بخەن و هێزەکانی سووریای دیموکراتیک نەخەنە ناو ئەوە و ئەمان بانگەوازیان ئاراستی هەموو هێزەکان کرد کە چەکەکانیان دابنێن و بەشێکیشیان بێنە ناو سوپای نوێ ویانش ببن بەشێک لە سوپای نوێ و هێزەکان هەمویان تا ڕادێک ئەتوانین بڵێن پابندی ئەوە بوون لەو بینەدا ئیتر تەماشامان کرد لەو ناوچانەی کە عەلەویەکانی لێن و سوریانیەکانی لێن لە ناوچەی حەما و حومس و تارتوس و حتا لە دەوروبەری دیمەشق لەوێدا هەندێک شتی نەخوازراو هاتنە ئاراوە شتە نەخوازراوەکان چی بوون تەماشا دەکەین هەر کەسێکی چەکدارەکانی پێشووی ڕژێمی سووریا کاتێک دێن چەکەکانیان تەسلیم دەکەنەوە ئەگەر بڵێ من سنی ئیتر هیچ کێشەیەک نییە بەخێر بەی سەر و سەرچاوم ڕێزی دەگرن ناسنامەیەکی پێدەدەن بەڵام ئەگەر بڵێ من عەلەویم ئەوە بە هەموو شێوەیەک دەڕفێندرێ شوێن بزر دەکرێ دەکوژرێ ئیهانەی پێدەکرێ و لە هەمان شوێندا دەبینین هیچ ئۆپەراسیۆنێک لە بەرامبەر سونیەکاندا ناکرێت ئەو سونیانێک کە پێشتر لە ئیستیخباراتدا لە سوپادا لە مخابراتدا لە هەموو دام و دەستگا سەربازیەکانی ڕژێمی پێشوودا جێگەیان گرتووە بە هیچ شێوەیەک لە بەرامبەر ئەمانە هەڵس و کەوتێکی بەو شێوەیە ناکرێت یعنی کەس ناچێتە ماڵەکانیان لە بەرچایی ماڵ و منداڵەکانیان بیان ڕفێنی بیان بن بەڵام لە بەرامبەر عەلەویەکاندا ئەم کارە دەکرێتەوە کاتێک ئەم کارەش دەکرێتن ئیتر ئەمە شتی نەخوازراوی لێ دەکەوێتەوە و ناکۆچی و شەڕ و پێکدادانی لێ دەکەوێتەوە و ئەمە نیشانیدا کە هەرچێک ببێ ئەو جیهادیانە کە ئێستاکە بەشێکیان قات و ڕێباتیشیان بەستووە وەکو ئەبوو محەممەد ئەلجۆلانی ئەوانی دیکە هێشتانیان بەستووە یعنی ئەمانەدا ئەگەرچی ئەمڕۆکە ناچارن هەندێک دەموچاوی خۆیان بۆیاغ بکەن خۆیان بشارنەوە ئەمە لە ترسی ئیسرائیلە لە ترسی خۆر ئاوایە چونکە خۆر ئاوا بمانەوێ نەمانەوێ کۆمەڵێک کارتی زۆر بەهێزی لە بەردەستدانە هەتاوەکو ئێستا سوپای ئەمریکا لە سووریادا ئامادەیە بە هەموو شێوەیەک لە پەنای سوپای ئەمریکادا سوپای بەریتانیا و فەڕەنسیەکان ئامادەن و لە هەمان کاتدا لە خوارودا ئیسرائیل ئامادەیە و لە ناوچەی دورزیەکاندا لە ناوچەی جۆڵاندا تەماشا دەکەن زۆر هاتوتە پێش و شوێن استراتیژیەکانی هەمووی داگیر کردوونە لە بۆ هەندێک ئێستاکە ئەو جیهادیانە ناتوان ئەمە بکەن بەڵام ئەو من نیشانی ئەدا کە هەتاوەکو ئێستا ئەم جیهادیانە ڕوانگەی مەزهەبی خۆیان تێنەپەڕاندووە ئیسلامی سیاسی بە تایبەتیش لایەن سونیەکەی ڕاستیەکەی ئیسلامێکی مەزهەبیە و لەناو ئەوانەدا ئیتر تێڕوانینیان لە بەرامبەر مسلمانەکانی دیکەش تەنانەت جیاوازە
تەنانەت ئەوان عەلەویەکان وەک موسڵمان نابینن، شیعەکان وەک موسڵمان نابینن، ئەوانە بە لە ڕێلادەر تەماشایان دەکەن لە بۆ هەندێک هەر جۆرە چەوسانەوەیەک سوکایەتێک لە بەرامبەر ئەوانەدا بەڕەوا دەبینن و ئەمە تا ڕادەیەک تەماشا دەکەن وەزعی ناوخۆی سووریا و جیهادیەکانی هەتا حەدێک لاواز کردووە. هەروەکو بینیمان دوێنێ وەزیری دەرەوەی ئیسرائیل لێدوانێکی زۆر سەرنجڕاکێشیدا ئەتوانین بڵێن ئەوە لێدوانی یەکەم بوو کە ئەتوانین بڵێن تا ڕادەیەک هێزەکانی سەر بە هەیئەت تەحریر شام HTS ویانیش هەتە شەی وەک تێرۆریست و توندڕەو لە قەڵامدا. ئەمە لێدوانێکی زۆر توندا، لێدوانێکی زۆر سەیرە و ئەمەش نیشانی ئەدا کە ئیسرائیل لە ئایندەدا بەمانە ڕازی نییە. ئەمانە هەمویان دەستی تورکیا لە ناو سووریادا تا ڕادەیەک کورتتر دەکەنەوە. دەستی تورکیا زۆر درێژە لە ناو سووریادا، یعنی تورکیا 13 ساڵە ئەو جیهادیانە بە تایبەتی ئەوانەی سەر بە هەیئەت تەحریر شام بە خێو دەکا، دەیان پارێزێ، پڕچەکیان دەکا، پەروەردەیان دەکا، ئاو و هەوا و ئۆکسجین و خواردن و شەکر و چاو و هەتا وەکو فیشەک و دەرمان هەمووی لە ڕێگای تورکیاوە دێ و ئەمەش بمانەوێ نەمانەوێ ئەمانە لەلایەک خۆیان منەتباری دەوڵەتی تورکیا دەبینن، خۆیان بە قەرزاری دەوڵەتی تورکیا دەبینن لەلایەک، بەڵام لەلایەکی دیکەش ئێمە دەزانین لەناو ئەو جیهادیانەدا بەشێکیان هەن، حتا لەناو داعشەکانیشدا بەشێکیان هەن کە بە تەواوەتی مەرج نییە گوێڕاگری دەوڵەتی تورکیاش بن و ئەمانە هەمویان بابەت گەلێکن. هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد لەگەڵ پیلانی بی ئێستا کە خەریکە پیلانی سیش لەدایک دەبێت، یعنی هەر وەکوتن پیرانی بی ئەوە بوو کە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمجارە بسپێرنە حکوومەتی نوێی شام، حکوومەتی نوێی شام هەوڵ بدە بە شێوەیەک لە شێوەکان گوشاریان بۆ بێنێ. حکوومەتی نوێی شام هەتاوەکو ئێستا جۆڵانی ئەگەرچی لە گوتارەکانی بەدڵی دەوڵەتی تورکیان، بەڵام لە کرداردا هەتاوەکو ئێستا ناتوانین بڵێن دەستی بە گوشارێکی سەربازی تند تۆڵ کردووە لە دژی هێزەکانی سووریای دیموکراتیک، لە دژی خۆسەری دیموکراتیک بە هیچ شێوەیەک ئەمە نییە، بەڵام پێشکەوتنێکی بەرچاویشی ئەنجام نەداوە. ئەمە نیشانیەدا کە ئەمانە لە نێوان ئەمریکا و تورکیادا ئیتر چەقیان بەستووە. لە بۆ هەندێ ئەو پیلانی بیە تا چەند جێبەجێ دەکرێت تا چەند جێبەجێ ناکرێت ئەمیان جێگەی گومانە. لە بەرنامەی هەری دواییدا باسم لە پیلانی سیش کردبوو. پیلانی سی ڕەنگ بێ ئەوە بێ کە هێزەکانی سووریای دیموکراتیک بە ئارەزوی خۆیان ئاوێتەی ناو سوپای سووریا بکرێن و بۆ ئەوەی ئەمە بکرێت دەبێت چەند بابەتێک هەنە پێویستە تا ئەو تێ بکرێن. یعنی تەماشاکان پێش هەموو شتێک عراق بەبیر خۆتان بێنەوە ڕۆلی کوردەکان لە عراقدا چی و کە سیاسەتی نێودەوڵەتی ئەو ڕۆڵێ بە کورداندا کە کوردەکان و سونیەکان لە بەغدا هەبوونێکی بەهێزیان هەبێ، بەڵام هەبوونێک بۆ بەهێزکردنی بەغدا لەلایەکی دیکە بۆ ئەوەی باڵانسێک لە بەرامبەر شیعەکانی نزیک ئێراندا دروست بکەن. هەم کوردەکان و هەم سنیەکان لەمە نەگەیشتن. سنیەکان تەماشامان کرد سەرەتا بەشێکی زۆریان چوونە لای ئەلقاعیدا، پاشان چوونە لای داعش و هەندێکیان حتا چوونە لای تورکیا. کوردەکانیشی تر لە بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئیتر هەڵسا لە جیاتی ئەوەی لە بەغدا ئیتر بتوانێت خۆی کۆبکاتەوە، خۆی بەهێز بکە، یەک دەنگی و یەک ڕەنگی ساز بکە و قورسایی خۆی دروست بکە لە بەغدادا بۆ ئەوەی بەغدا ببێتە دەستگایەکی یەکگرتووی هەموو عراقیەکان. ئیتر ئەمانیش هەڵسان بە شێوەیەک لە شێوەکان هەندێک کاریان کرد کە دەکەوێتە خزمەتی پارچەکردن و لاوازکردنی بەغدا و ئەمە هەتاوەکو ڕیفراندۆم هات. لە ڕیفراندۆمدا ئیتر تەماشامان کرد ئەمریکیەکان چەکوشی خۆیان وەشاند و حتا گەیشتە ئەو ئاستەی کە مەسعود بارزانی لە سەرۆکایەتی هەرێم دوور بخرێتەوە، هەتاوەکو ئێستاش نێچیروان بارزانی هاتە شوێنی. ئێستا کە لە سووریاشدا ئەمن پێم وایە ئەگەر بێت و حکوومەتی شام بتوانێت سەرکەوتوو بێ لە گۆڕینی جیهادیەکان بۆ پێکهاتەیەکی نەرم ڕەوتر کە ئەوە زۆر من بە زەحمەت دەزانم و ئەمن ئەوە بەوە نابەستمەوە کە وڵاتانی خۆر ئاوا و هێزە هەژمونگەریەکان زۆر جار عاقڵن غەڵەت ناکەن. لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە لە نێو هەر هەژمونگەرە یەکدا، لە نێو هەر
دەسەڵاتێکدا هەرچەند بەهێز بێ بتوانێت بچێتە ناو مانگ و مەریخیش زانکۆی زۆر زۆر گەورەی هەبێ پارەی زۆر زۆری هەبێ تەکنۆلۆژی زۆر زۆر بەتوانایی هەبێ لە هەمان کاتدا لە پەنای ئەم دەسەڵاتدانەدا لە پەنای ئەم هەژمونگریەدا بێدەماغیەک ئاحمەقی تێکیش بەردەوام خۆی حەشارداوە و هەڵەی کوشندەی پێدەکەن و زۆر جار ئەم هەڵانە دووبارە دەکەنەوە یعنی نەرمکردنی جیهادیەکان ویانیش ئەلتەرناتیفی ئیسلامی نەرمڕەو لە بەرامبەر ئیسلامی توندڕەو لە چەندین جێدا تاقی کراوەتەوە شکستی هێناوە سەرەتا خۆر ئاوا هەڵسا ئیسلامی وەهابی توندڕەوی لە بەرامبەر یەکێتی سۆڤیەت لە ئەفغانستاندا تاقی کردەوە وانە بەڵام چیان بەسرهات خومەینی هەمومان دەزانین لە پاریس بوو لە پاریس بە فڕۆکە سواری فڕۆکە کرا و ئامادە کرا و ناردیانەوە تاران بەڵام خومەینی لە تارانەوە یەکەمین جارکە کردی هەموو ئەوانەی کە شۆڕشی ئێرانیان ئەنجامدا بوو هەر هەمویانی لە سێدارەدا هەر هەمویانی پەرت و پاکتاو کرد و لە دواییدا دژمنێکی سەرسەختی ئیسرائیل و خۆر ئاوای لێکەوتەوە تالیبان و القاعدە بە هەمان شێوە دوای دەرکردنی یەکێتی سۆڤیەت لە ئەفغانستان بووە پەنایەک لە بۆ پرۆدوسەکردنی جیهادی خۆکوژ و دروستکردنی گەورەترین ماکینەی تەقینەوە و تێرۆر و ئەمانەمان لە 11 سپتەمبەریشدا بینین هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەین ئەمریکا دەرسی لەمە وەرنەگرت دوای 11 سپتەمبەر ئەمجارە ئیخوان موسلیمین و ڕەجەب تەیب ئەردۆغانی هێناوە سەردەسەڵات چۆن ئیسرائیل لە بەرامبەر بزوتنەوەی نیمچە دیموکرات و سیکولاری فەڵەستینی بزوتنەوەی فەتحدا ڕێگای خۆش کرد بۆ ئەوەی بزوتنەوەیەکی تاریک پەرستی وەکو حەماس دروست ببێ بۆ ئەوەی بتوانێت بزوتنەوەی سیکولار کە پاڵپشتێکی نێودەوڵەتی زۆر زۆر گەورەی هەیە هەتاوەکو ئێستاش ئەمە لاواز ببێت لە جیاتی ئەمە بزوتنەوەیەکی تاریک پەرست دروست ببێ و ئەو بزوتنەوە تاریک پەرستە لە 7 ئۆکتۆبەر توانی بە سەعاتێک 1300 ئیسرائیلی بکوژێ و زیاتر لە 4-5 موشک فڕێبداتە ناو ئیسرائیل تەماشا دەکەین ئەمریکاش لە دوای 11 سپتەمبەر ئەمجارە ئەردۆغانی هێنا سەردەسەڵات و سفرەیەکی زۆر زۆر دەوڵەمەندی لە بۆ ئامادە کرد و قەرەواتێکیان لە بۆ بەست و لە هەمان کاتدا ئەو ئەردۆغانەمان بینی کە ئەمڕۆکە دەیبینی لە دوای ئەردۆغان دیسان دەرسیان لە ئەردۆغان وەرنەگر ئەمجارە لە بەهاری عەرەبیدا دیسان هەڵسان ویستیان هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەسلیمی ئیخوان موسلیمین بکەن بەڵام ئیخوان موسلیمین چی لێ دەرچوو ئیتر لە دواییدا ئیخوان موسلیمین داعشی لێ پەیدا بوو ئێستاکەش لە سووریا هەمان شت دەکەن لە بۆ هەندێک بەڕاستی ئەم نەخشەیە خۆر ئاوادا سەر ناگرێ بەڵام لە بۆ ئەوەی کە ئەوانیش ئەزانن ڕنگ بێ سەر نەگرێ ڕنگ بێ سەرکەوتو نەبێ ئەمڕۆ هەتا دوێنێ پێویستیان بەم جیهادیانە بوو بۆ ئەوەی هەژمونی رووسیا و ئێران حیزب الله لە ناوچەکەدا لاواز بکەن و ئەمانەی کە دژمنی ئیسرائیل لە ڕێگای دژمنێکی دیکەی ئیسرائیل ئەمانە پاکتاو بکەن ئەمیان کرد هەتا ئەو ڕێیان هێنا بەڵام لەمڕۆ بەدواوە ناچار دەبن بەڕای من باڵانسێک دروست بکەن ئەو باڵانسش ئەوەیە کە بەتەنیا لە ڕێگای دورزیەکان و لە ڕێگای کوردەکان دەکرێن ئایا عەلەویەکان ئەو تواناییان هەیە ببنە عونسوڕێکی هاوسەنگ ئەمەیان جارێ بەڕاستی نازانین چونکە لە سنوورێکدانا دەوروبەرەکیان هەمووی بەهێزی سونی تاریک پەرست جیهادی بەستراوە و لە هەمان کاتدا لە بەرنامەی پێشودا باسمان کرد کە عەلەویەکان لە سووریادا کەمینەیەکی زۆر زۆر بچووکن و ئەمەی کە دەگوترێ هەموو عەلەویەکان هیچ عەلەویەک نییە لە ناو جیهازی مخابرات و ئیستخبارات و سەربازی و بیرۆکراسی دەوڵەتی ئەسەددا جێگای نەگربێ هەمووی لەدەستی ئەواندا بوو نەخێر ئەسڵ و ئەساسی لە 85 بیرۆکراسی ئەسەد سونی بوون بەڵام ئیتر زۆر زۆر ئاسانە لە وڵاتێکدا لە ناو ئیسلامێکدا کە چەقی مەسەلەکەی عەقڵیەتێکی مەزهەبی دواکەوتووی سونی پارچەگەرە هەموو ینی مانتۆڕەکەی داگیر کردو هەموو مانتۆڕەکەی لە خۆ دەگرێتن ئەمە زۆر زۆر زەحمەتە لەمە بگەن زۆر زۆر بە ئاسانی ئەتوانن بڵێن هەموو عەلەویەکان ئیتر ئەمڕۆکە دەبێ بکوژرێن
دەبێت دادگایی بکرێن دەبێت سوکایەتیان پێ بکرێت چونکە ئەمانە مانتۆڕی بیرۆکراسی ڕژێمی ئەسد بوونە کە ئەمە ئەسڵ و ئەساسیی بەو شێوەی نییە. نامەوێ زیاتر دووبارەی بکەمەوە لە بۆ هەندێ ئێستا کە لە سووریای نوێدا پێم وایە ڕنگ بێ لەگەڵ پیلانی بی پیلانی سیش دەوری هەبێ پیلانی بی بەتەنیا عنسوڕێک بێ بۆ ئەوەی هەتاوەکو بکرێ هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری و حەت تا پەکەکەش ناچاری پاشەکشێ بکرێ و ناچاری مەرجەکانی دەوڵەتی تورکیا بکرێن بەڵام لە دوای ئەمەدا جۆرێک لە جۆرەکان ئاوێتە بوون جۆرێک لە جۆرەکان هەندێک ماف ئەویانی ستاتویەک بۆ کوردەکانی سووریادا قازانج بکرێت ئەمە لە عراقیشدا هەبوو لە عراقیشدا دەوڵەتی تورکیا ڕاستە بەشداری لە شەڕی کەنداوی دووەمدا نەکرد و بارەگای ئینجلیکی لەسەر هێزەکانی هاوپەیمانان داخست بەڵام کاتێک مەسەلە هاتە سەر نووسینەوەی دەستور دەوڵەتی تورکیا گوشارێکی زۆر گەورەی دروست کرد وەک وڵاتێکی ئەندامی ناتۆ و ئەمریکا تورکیای چۆن ڕازی کرد ستاتویەک دەدەین بە کوردەکان بەڵام لەناو ئەو ستاتویەدا جێگای کوردەکان لە کەرکووک و لە مۆسڵدا نابێتەوە و بەمە دەوڵەتی تورکیا ڕازی بوو ئێستاکەش ڕنگ دێ لە سووریادا هەمان ئەو کارە بکرێ هەر لە بۆ هەندێ لەو دیدارەدا قسەکانی ئۆجەلان بەپێی دەوڵەتی تورکیاش قسەی زۆر گرنگن و هەڵمەتێکی زۆر گرنگە ئەمەی لە دەمی ئۆجەلان دەردەکەوێ لە ناو حرەکەتی ئۆجەلانیدا بەگشتی سیاسیەکەی سەربازیەکەی یاساییەکەی و نایاساییەکەی لە ناو کاوانەدا ناچارن بە دیقەتەوە تەماشای بکەن چەند پێکی دێنن چەند پێکی ناینن ئەمە شتێکی دیکە چەند دەتوانن پێک بین چەند ناتوانن پێک بینن ئەمە شتێکی دیکەیە بەڵام ئێمە دەزانین ئامانجی ئۆجەلان بە تەنیا لەمانەدا ئەمە نییە کە کۆمەڵێک بڕیاری نوێ دەربخە لە هەمان کەدا ئامانجی ئۆجەلان ئەمەشە کە دەبینێ ئەو بزوتنەوەیە بەبێ ئۆجەلان کاتێک ئۆجەلان لە ژێر گوشاردا بێت تەجریدی لەسەر بێ ئەدەبیات و پەرتوکەکان و نووسینەکانی نێنە دەرەوە ڕێنماییەکانی نێنە دەرەوە و نەتوانێ وەکو پێویست بزوتنەوەکە ئاگدار بکە و کۆنتڕۆلی بکاتەوە بزوتنەوەکە ئەکرێ ئاراستەی زۆر خراپیش بگرێتە بەر هەتاوەکو خۆشی پاکتاو بکە و زیان بە خۆشی بگەینی یعنی ئێمە ئەمانەمان لە مێژوودا زۆر زار بینیون لە دوای دەستگیرکردنی ئۆجەلاندا تەماشامان کرد ئینشقاقە کەتە ناوپەکەکە نیزامەدین تاش و عوسمان ئۆجەلان و زیاتر لە 30 هەتاوەکو 40 ئەندامی کۆمیتەی ناوەندی و سەرکردایەتی پەکەکە جیابوونەوە و لەگەڵ جیابوونەوەی ئەمانە ئەتوانین بڵێن هەر لە چەند مانگێکدا 3000 کادری پەکەکە کادری بە ئەزمون بوون ئەوەی هەری بێ ئەزمون بوو 4-5 ساڵ بوو لە ناو پەکەکە بوو هەر هەمیان ئەمانە دانیشتن و ئەمە زیانێکی زۆر گەورەی لە پەکەدا پاشان بینیمان لە سەردەمی شەڕی خەندەقدا بڕیارێکی چەند هەڵەی استراتیژیک گیرا پاشان بینیمان لە پرۆسەی ئاشتیدا کە دەکرا ئەو پرۆسەیە بە شێوەیەک لە شێوەکان ڕابگیردرێ بەڵام ڕانەگیردرا کەم و کورتێکە لە کامەلایە لە کامەلانیە ئێمە نازان بەڕاستی و هەروەها لە سووریادا تەماشا دەکەن هەتاوەکو ئێستا سەرباری ئەوەی مۆدلێکی زۆر پێشکەوت و نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست کراوە و ئەمە لە ناو ڕێنماییەکانی ئۆجەلاندا ئەو مۆدلی دیموکراتی و بەیەکەوە ژیاندا دەبینین کاکرێ ببێتە نمونەیەک لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمەیان لە فۆرم و لە شکلەوە جێبەجێ کراوە بەڵام لە کەناری ئەمەشدا تەماشا دەکەین کەم و کورتی زۆر گەورە هەنا کە گوزارە لە حیزبی دواکەوتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن کە من لە چەندین بەرنامەدا ناوم لێناوە ڕژێمی کادرۆ حتا بەگاڵتە جاری پێی دەڵێن ڕژێمی قادرۆ ئیتر ئەمانە هەمویان هەمیانی لێرەدا ئۆجەلان بە تەنیا مەبەستەکەی ئەوە نییە کاتێک لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕێک دەکەوێ کۆمەڵێک مەرجی دەوڵەتی تورکیا جێبەجێ بکە لە هەمان کاتدا یەک لە ئامانجە سەرەکیەکانی ئەوەیە
کە لە کۆتا لە سەردەمێکدا کە تەمەنەکەی بەرەو 75 ساڵ دەچێ و هەموو ئەو کادرانەی کە پەکەکیان ساز کردو ئەمانیش تەمەنیان بەرەو ئەوە دەچێ بەشێکیان حتا لە ژیاندا نەماون و بەشەکەی دیکیان نەخۆشن و تەمەنیان زۆر بەرزە ئاستی بیرکردنەوە و خوڵقاندنیان ڕنگ بێ زۆر لاواز بێ بۆ جەران دەبێ ئەمەش بکە بزوتنەوەی پەکێکە تایبەتمەندیەکی هەیە 1000 شتی ڕاست ببێنێ 1000 کەس پێی بڵێ کاکە وا مەکە وا بکە ئیتر ئەگەرچی سەری خۆشیان با دەدەن و ئەڵێن بەڵێ بەڵام ئەمە بە فیڕۆ دەچی لەم گوێ ئەچێتە ئەم گوێ گەرش دێتە دەرەوە بەڵام کاتێک ئۆجەلان شتێکی وا بڵێ و دووبارەی بکاتەوە ئەمە تا ڕادێک ئەتوانی ببێتە هێزێکی زۆر وەکو هێزێکی گوشار ببیندرێ تەنانەت کەسێکی وەکو مەزلوم عەبدی و کوڕە معنەویەکەی ئۆجەلان دەناسرێ ئۆجەلانیش وەک باوکە معنەویەکەی مەزلوم عەبدی دەناسرێ و دەوڵەتی تورکیاش لەمە گەیشتووە و هەوڵ ئەدەن لە ڕێگای ئەودا ئیتر جۆرێک لە جۆرەکان ئیتر چارەسەریەک حتا وەکو بکرێ بە پێی خۆیان ئەم چارەسەریە بکەن دەوڵەتی تورکیا گەشتۆتە قەناعەتێک کە دەبێ بە شێوەیەک لە شێوەکان ئەم کێشەیە چارەسەر بکە بەڵام بێگومان دەوڵەت حتا وەکو ئێستا عەقلیەتی نیۆ عوسمانی عەقلیەتی فتوحاتی ئیسلامی عەقلیەتی برا گەورەی ناسنامەی تورکی تێنەپەڕاندووە زۆر ئەمانەی کە لەگەڵی کار دەکەن وەکو هێتیمەکانی ئومەت دەیانبینی هێتیمەکانی ئومەت ئەو کەسانن کە پێشتر لە پێناوی ئومەتدا شەڕیان کردووە و کوژراون منداڵەکانیان هێتیم بوونە دەبێ ئومەت بەخێویان بکە یعنی زۆر ئەگەر بە چاوێکی زۆر باش تەماشای کوردەکان بکە کوردە باشەکان تەنانەت وەکو هێتیمەکانی ئومەت دەیانبین یعنی ئێستاکە ئەو قسانی دەوڵەت باختری دەیکا ئەڵێ ئێوە ببن بە هێتیمەکانی دەوڵەت بەڵام لە ناو دەوڵەتیشدا لە نێوان دەوڵەت باختری و ڕەجەب تەیب ئەردۆغاندا بێگومان لەسەر مەسەلەی ڕۆڵ زۆر جار تەماشا دەکەین ناکۆچیەکان بە شێوەیەک لە شێوەکان خۆیان دەردەخەن یعنی دەوڵەتی تورکیا دەوڵەتێکە کە دەوڵەت حکوومەت بەڕێوە دەبا بەڵام ڕەجەب تەیب ئەردۆغان نایەوێ لەوە تێبگا نایەوێ ئەمە بزانێ و خۆی لە پێی دەیەوێ خۆی لە پێگەیەکی دیکە ببێنیتەوە کە ئەو بەخۆ دەوڵەتە بەڵام نە ئەو تەنانەت نە باخچەریش نابنە دەوڵەت بەڵکو باخچەلی ئەتوانین بڵێن شێور ڕاوێژکاری دەوڵەتە نەوەکو دەوڵەت خودی دەوڵەت و بەخۆی دەوڵەتە بەڵکو قسە بێژی دەوڵەتە قسەکانی دەوڵەت دێنی و دەبا ئەڵێ دەوڵەت ئەمڕۆ لە هەڵومەرجێکدایە ئیسرائیل هەڵمەتی زۆر گەورە دەکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێستا کە هەروەکو دەبینین هەڵمەتەکانی ئیسرائیل لە عەدەنن لە یەمەنن ئیتر ئەو هەڵمەتانە تا چ ڕادەیەک دەگەنە سنوورەکانی میساقی میلی کە ئەمان وەکو سنووری خۆیان تەماشا دەکەن چونکە ڕەجەب تەیب ئەردۆغان لە دوا گوتاری دەچیوت گوتی تورکیا لە تورکیا گەورەترە تورکیا لە تورکیا گەورەترە مانای چییە یعنی هەری کەم ئەگەر سنووری عوسمانیش لە خۆی نەگرێ سنووری میساقی میلی واتە حەلەب و ڕەقا و حتا مووسڵ و کەرکووکیش ئەو خەتا هەمووی لە خۆی دەگرێت بە پێی عەقلیەتی ئەوان لە بۆ هەندێ دەبێ سەرەتا ئاسایشی ناوخۆیان قایم بکەن چونکە ئەوانیش دەزانن ئەگەر بێت و هەر هێزێک بیهەوێ کوردەکان بەکاربێنێ ئەمە ئەتوانن نەوەک لە سووریادا نەوەک لە عێراقدا بەڵکو ئەتوانن لە ناوخۆی کوردستانی تورکیاشدا کوردەکان بەکاربێنن ئێستاکەش رووسیا ماوە چیاریەک دەکات چیاریەک ناکە نازانین خیتابەکەی هەری دوایی ڤلادیمیر پوتینمان بینی کە باسی لەوە کرد پەیماندرا بوو کوردەکان ببن دەوڵەت بەڵام فێڵیان لێکردن کوردەکان دەبێ مافی خۆیان وەربگرن ئەمە زۆر گرنگە لە ئامان کە ئێرانمان هەیە یعنی خیتابی هەری دوایی خامینەئی کە داوای ڕاپەڕین و بەرخودان دەکات لە گەنجەکانی سووریادا ئەمە چواتایەک دەگەینێ ئەمانە هەموویان دەبێ حسابیان بۆ بکرێ و بەڵێ دەوڵەتی تورکیاش حسابیان بۆ دەکات بۆیە دەیان هەوێ بە شێوەیەک لە شێوەکان تاکیماتێک لە ناو سنوورەکانی خۆیاندا سەرەتا بکەن بۆ ئەوەی لە دەرەوەی سنوورەکانی خۆیاندا بتوانین قورسایی خۆیان بپارێزن
و ئەو تحکیماتەش بە تەنیا لە ڕێگای ئۆزەلان دەکرێت. ئۆزەلان کارتێکی زۆر زۆر گەورە بەهێزە لە دەستی ئەواندایە دەیانەوێت لە کۆتاییدا ئەم کارتە بەکاربێنن. ئەو هەروەکو وتم ئۆزەلانیش بێگومان کەسێکە کە باوەڕی بۆ جۆرە ئاڵی و گۆڕیانە هەیە. لە بەرنامەکانی پێشودا زۆر جار باسم کردووە و دووبارەی دەکەمەوە دیسان. ئۆزەلان کاتێک دەچێتە سووریا، لە سووریا ئیتر لە کۆبانێ کۆمەڵێک ڕووناکبیری کورد لە دەوری کۆ دەبنەوە پێی ئەڵێن لەگەڵ حافز ئەسەد ڕێک نەکەوێت، چونکە حافز ئەسەد هەموو خەڵک بەکاردێنێ. ئەویش ڕێ قەیناکە با ئەو من بەکاربێنێ منیش ئەو بەکاردێنم. و بێگومان حافز ئەسەد لە بەرامبەر ئیخوان مسلمیندا کە تورکیا لە بەرامبەر سووریا بەکاری دێنا، ئۆزەلان و پەکەکە لە بەرامبەر تورکیا بەکاردێنێ، لە هەمان کاتدا لە بۆ مەسەلەی ئای فرات بەکاردێنێ. بەڵام لە هەمان کاتدا پەکەکەش هەر لە ڕێگای سووریا و لە ڕێگای فەڵەستینیەکاندا توانی ببێتە هێزێکی چەکداری گەورەی گەریلایی لە تورکیاداوە، دوایی لە عێراقداوە، ئێستا لە سووریا و حتا لە ئێرانیشدا ئەو پۆتانسیەلەی هەیە کە بزوتنەوەیەکی چەکداری گەورە دروست بکە. یعنی ئەمانە زۆر زۆر گرنگن بۆ ئەوەی مرۆڤ تێبگا ئۆزەلان چۆن لەو بابەتانە دەڕوانێ. یعنی لە دیالۆگ و دیدارەکانی لە نێوان 2013-2015دا مەسەلەن ئۆزەلان هەر هیچ نەبێ توانی بەبێ سانسۆر پەرتوکەکانی خۆی کە بەدەستی خۆی نووسی بوومی بێنێتە دەرەوە و ئەمە مۆدلێکی نوێی لە ڕۆژئاوا هێنا ئاراوە. بێگومان ئێمە بەردەوام ڕەخنە دەکەین کە پەکەکە نایهەوێت لە ئۆزەلان تێبگا یان لێی تێناگا یان توانا و کاراکتەری کۆنی حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ناو پەکەکە کە وجودیەتی هەیە ئامادە نییە لە بۆ ئەوەی لە ڕێنماییەکانی ئۆزەلان بگا و لە ڕوویکرداریەوە جێبەجێ بکە. لە بۆ هەندێک تەماشا دەکەن زۆر زۆر خیتابێکی بێسەر و بەر و تێکەڵ و پێکەڵی هەیە، بەتایبەتی تەماشای خیتابی ئەوروپای دەکە، حتا خیتابی قەندیلیشی، بەڵام خیتابی ئەوروپای تەماشا دەکەی ڕۆژێک نەتەوە پەرستە، ڕۆژێک دیموکراتە، ڕۆژێک بانگەوازی ئاراستەی ئیسرائیل دەکا یارمەتیان بدا، ڕۆژێک بانگەوازی ئاراستەی شیعە دەکا، ڕۆژێک بانگەوازی ئاراستەی عەرەب و بەعسیەکان و قەومیەکان دەکا، ڕۆژێک بانگەوازی ئاراستەی ماڵی بارزانی دەکا، ڕۆژێک دژایەتیان دەکا و دەیان کاتە خائین. یعنی تێکەڵ و پێکەڵیەکی زۆر 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 گەورە لە خیتابەتیدا هەیە. ئەمە نیشانی ئەداکە کە سەرباری ئەوەی پەرتوکانی ئۆزەلان دەخوێنەوە، بەڵام پەرتوک خوێندنەوە بەس نییە، پەروەردەش هەیە. ئەو پەروەردە گەلێک زار بە زۆریش دەکرێت، حتا لە دام و دەستگا لە دام و دەستگا ئەوروپیەکان، لە دام و دەستگاکانیاندا لە ئەوروپا ئەو کەسانەی کە بە پارە دەیان هێن کاریان پێ دەکەن ناچاریان دەکەن حوتی ڕۆژێک بێنە پەروەردە وەکو بەبەغا کتابەکەی دەخوێننەوە. بەڵام هۆکاری چییە کە ئەمانە جێبەجێ ناکرێن، کێشەکە لە جەوهەردا چییە؟ باس لەوە ناکەن. بۆیە یعنی ئەو پەرتوکانە کە دەخوێنرەوە هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوەی کە مەلا لە مزگەوتدا قورئان دەخوێنیتەوە. مەسەلەکە بەو شێوەیە. بەڵام هەروەکو وتم ئەگەر ئۆزەلان لە هەندێک باری سەرسەری سوک بێ و ئەو سانسۆر و ئەو گۆشەگیریەکەم بێتەوە، ئەوە ئەتوانێت لە ڕووی کرداریشەوە ناچاریان بکە جێبەجێ بکەن. دیدارەکان بەردەوام دەکەن و ئەم دیدارانە هەروەکو باسم کرد قەڵەقیەکی زۆر زۆر گەورە لە لای قەندیلەوە ساز دەکەن. نامەوێ باسی خۆم بکەم، یەکەمین کەس بووم کە 3-4 مانگ بەر لە ئێستا باسم لەو دیدارانە کرد کە زۆربەی زۆری لاینگرانی ئەو بزوتنەوەیە سامپاتیزانەکانی تۆمەتباریان کردن، تۆمەتی زۆر زۆر گەوریان پێبەخشیمەوە. هەتاوەکو لەو ڕۆژانەی ڕابردوودا تەماشا دەکەی هەڵمەتێک دەست پێکراوە، ناڵێم هەڵمەتێکە مەرکەزیە، ناڵێم تەوەجۆیەکی حیزبی هەیە، نەخێر ئیدعای جوانەکە، بەڵام لە هەندێک کەسەوە لەلایەن هەندێک کەسەوە هەڵمەتێک لە دژی ئەو کەناڵەش دەست پێکراوە، چونکە پێیان ناخۆشە کەسێکی وەکو من یەکەمین کەس بێ باس لەمە بکە. و لە دوای من بە مانگێک بە 3-7 اینجا ڕۆژنامەی ئەلمۆنیتۆر باسی لەو دیدارانە کرد. یعنی ئەو زانیاریانەی ئێمە بەڵکو لە 10 لە 15 هەندێک شتی 100% نەبێ وەکو ئەوەی باسمان کردووە، بەڵام ناوەڕۆکی زانیاریەکان ناوەڕۆکێکی ڕاست بوون، ڕاست دەرچوون. و ئەمڕۆکە دەبینین بۆ جاری دووەم دوای عومەر ئۆزەلان ئەمجارە هەیئەتێکی دیکە، دوو کەسایەتی کە ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکیان هەبووە لە قۆناغی
دیالۆگ و ئاشتی لە 2013 سڕی سورەیە ئۆندەر و پەروین بڵدان ئێستاکە لە ئیمرالینە سەرباری ئەوەی کە شەهوە زۆر خراپە بەڵام ئەوانە نەچوونێتە ئیمرالی و ئەمە بێگومان کۆمەڵێک داواکاری و بڕیاری نوێ دێنێتە ئاراوە و ئەمە دەمێنێتەوە حرەکەتی کوردی لە دەرەوەی ئۆجران دەم پارتی حرەکەتی قەندیل پەکەکە و خۆسەری دیموکراتیک و هێزەکانی سووریای دیموکراتیک چۆن وەڵامی ئەمە دەدەنەوە. ئایا پەروین بڵدان و سڕی سورەیە ئۆندەر کە دێنە دەرەوە لە ڕاگەیاندنەکاندا بە شەفافەتی زانیاری بە ئێمە و بە هاوڵاتیان دەدەن پێم وانە زەحمەتە دەبێت سەرەتا ئەمانە بستە شوێنی خۆی لەوانەیە لە شوێنی خۆی دایتر پێیان بڵێن گوشاریان بۆ بێنن کە ئەم زانیاریانە بڵاو نەکەنەوە بەڵکو ئەم زانیاریانە بڵاو بکەنەوە کە بەداخەوە ئەمەش هەیە و بەڕای من ئەمە هەڵەیە بۆ هەڵەیە یعنی ئەگەر مەبەستەکە ئەوەیە کە نابێ دوژمن بزانێ ئەو قسانە لە ئیمرالی کراون و میتی تورکیا ئەمانەی سزر کردوونە ئەگەر بیانوەکە ئەوەیە کە ئێران نابێ ڕێگا خۆش بکرێ بۆ ئەوەی ئێران قۆناغەکە پەک نەخە ئێران ئێستاکە وەکو جاران ناڵێم هێز نییە بەڵام وەکو جاران مەشغولی ئەمە نیە مەشغولی شتێکی دیکەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەشغولی خۆپاراستنە ئەمە لە سەنعا دەدرێ ئێران قسەی نییە ئەمە لە غەزە دوێنێشەوە نەخۆشخانەیەکیان سووتاند بەداخەوە ئێران دەنگی نییە حیزب الله گۆشەگی کرا لە ناو چەند دۆڵێکدا ئاسێ کرا ئێران توانای مناوەڕەکردنی کەمە و وەکو جارە ئەگەر بیان و ئەوە بێ ئەمریکا قۆناغەکەتێکنا نەخێت ئەمریکا قۆناغەکە تێک نادا بەڵکو قۆناغەکە ڕاستەوخۆ بەسەر پەرشتی ئەمریکا و بەریتانیا دەکرێت ئەم قۆناغە بەر لەوەی دەوڵەت باخسری قسە بکە بە دوو مانگ دیدارێک لە نێوان عەبدوڵڵا گوڵ و لۆندن سازکرا عەبدوڵڵا گوڵ دوو جار چووە لۆندن و لە کاتی گەڕانەوەیدا دوای ئەو هەموو ساڵە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا ئاشت بووە و دوای ئەوە تەماشامان کرد دەوڵەت باخچەلی ئەم قسەی کرد ئیتر ئەمانە هەمویان نیشان ئەدا کە خۆر ئاوا لە پشت ئەو مەسلێ یعنی ئەمانە مەسەلەکە تێک نادەن لە بۆ هەندێک شاردنەوەی ئەم زانیاریانە ڕاست نییە دیدارێکی سعاتێک و 40 دقە لە نێوان ئۆجەلان و عومەر ئۆجەلاندا سازکرا ئێمە بەتەنیا جوبلەیەکمان بین ئێستا کەش ئەو دیدارە هەیە لە سعاتەکانی ئایندەدا لە چەند دقەی ئایندەدا چەند جوملە دەبیسین بەڕاستی ئەمانە دیار نین دەبێ بەیەکەوە تەماشای بکەین و ئەگەر هاتوو شتێکمان بیست ئەمە هەوڵ ئەدەین بەرنامەیەکی دیکەی لەسەر بکەین و حتا هەوڵ ئەدەین میوانێکیشمان هەبێ زۆر سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون تکایە هەوڵ بدەن کەناڵەکەمان بە دۆست و ڕەفیقانتان بناسێنن و هەوڵ بدەن ببن بە سوبسکرایبەر ببن بە ئابۆنە لایک بکەن و ئەگەر بە 2 و 6 بێ شتێک بنووسن بۆ ئەوەی ئەوانەی نایان هەوێ دەنگی جیاواز ڕەنگی جیاواز زانیاری و هەڵسەنگاندنی جیاوازتر لە قوتوەڕەشەکە بێنە دەرەوە بۆ ئەوەی نەتوانن ئەمانە گوشار دروست بکەن هاوڕێیان من جار وایە لە ڕۆژێکدا بەیانیان دەمکەن بە یەکێتی نیوەڕێیان دەمکەن بە پارتی ئێوارەی دەمکەن بە پەکەکە ئیتر سبەینێ دەمکەن بچی بەڕاستی نازانم هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش ڕێی سڵاو